تیشکە قورئانیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون. سوێن بەخوا بێگومان ئێمە کتێبێکمان ڕەوانە کردووە بۆتان کە یادەوەریە و سەربەرزی ئێوە لە شوێن کەوتنیایەتی. ئایا ئەوە بیر و هۆشتان ناخەنە کار و ژیر نابن؟ سوورەتی ئەلئەنبیا. خوای گەورە لێرەدا ڕاستەوخۆ بەرامبەر بە دوێنراوەکانی یەکەم جار و بە شێوەی دەلالەت و داخوازی یان هیچ نەبێت وەکو ئاماژەیەک بەرامبەر بەوانەی دوای ئەوان دێن، ئاماژە دەکات بەوەی دەگەڵ پێدانی ئەم کتێبەدا پەیمانی ناو و نیشان و شان و شەرەفیان پێدراوە و تەنانەت هاوڕێ لەگەڵ یادخستنەوەیەکدا کە بە سوێن دەست پێ دەکات بازدەوە دەکات کە ڕاستەوخۆ و لە ڕێگەی هەندێک پێشەچیەوە پێی بەخشیون و بەمەش بەرەو ئاسۆی شوکرانە بژێری دەیانداتە بەر. دەکرێت سەبارەت بەم ناو نیشان و شان و شەرەفە گرینگە ئەم چەند شتە بوترێت. 1. دەکرێت مەبەستەی یادخستنەوەی فەرمان و نەهیە خواییەکان بێت. پێدەچێت ئەم ئایەتی وَإِنَّهُ لَذِکْرٌ لَکَ وَلِقَوْمِکَیش مەبەستی لەمە بێت. 2. لەوانەیە مەبەست لە وشەی زیکر ئامۆژگاری بێت. فەرمودەی گشتگیری دین ئامۆژگاریە، ئەم مانایە پێشچاو دەخات. ئەم ئایەتەش پشتگیری لەم بۆچوونە دەکات. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. 3. لە کاتێکدا کە میلەتانی دەوروبەرتان یەک تەمەنی سروشتی خۆیان تەواو دەکەن و بە دوای یەکتردا لەسەر شانووی مێژوو دەسڕێنەوە، ئێوە لە سایەی ئەم زیکرە مبارەکەدا پاڵێوراوی مانەوەی هەمیشەیین. أولم يروا أنا نأتي الأرض ننقصها من أطرافها والله يحكم لا معقب لحكمه. لشيوي آما جداو آيتي أولم يروا أنا جعلنا حرما آمنا ويتخطف الناس من حولهم. وەکو دەلالەت پشتیوانی لەم تێبینیە دەکەن. 4. جگە لەمە خوای گەورە لەم ئایەتەدا لە شێوەی ئاماژەدا ڕوو لە یەکەمین دوێنراوەکانی دەکات و پێیان دەفەرموێت ئێوە لە سایەی ئەم قورئانەدا لە داهاتوودا پێگەیەکی وەها لە ناو میلەتاندا بەدەست دەهێن و شان و شەرەفێکی واتان بەنسیب دەبێت کە چنگی هیچ میلەت و نەتەوەیەک نەکەوتووە، چونکە خوای گەورە زمانتان لە ڕزین و تێکچوون و لادانەکان دەپارێزێت و دەبێت بە سەرچاوەیەک بۆ هەموو ئەوانەی دەیانەوێت دینەکەتان فێر ببن. ئەمەش نیعمەتێکی گەورەیە و پێویستی بەیادکردنەوەیە. دەکرێت وشەی زیکری ناو ذیکرکم لە بری ئامۆژگاری زیاتر مانای ناوبانجی باش و یادکرانەوەی بەخێری پێ ببەخشرێت. فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. جالەناو تاریکاییەکاندا، تاریکایی شەو و دەریا و ناوچی نەهەنگەکەدا هاوار و نزای لێ بەرز بۆ و وتی پەروەردگارە، هیچ خوایەک نییە جگە لە تۆ، پاچی و بێگەردی هەر بۆ تۆیە. بەڕاستی من لەستەمکاران بووم کاتێک بەبێ فەرمانی تۆ قەومەکەم بەجێهێشت. لەم ئایەتەدا کە دەربارەی حەزرەتی یونسا پێویستە سەرەتا سەرنجی ئەم خاڵە بدەین. بە گوێرەی ڕیوایەتە جۆرا و جۆرەکان حەزرەتی یونس لە ئەنجامی ئەوەدا کە هۆزەکەی باوەڕیان پێ نەکرد و پاشان هەندێک نیشانەی سەرەتای دابارینی بەڵاو موسیبەتی بەدی کرد کە پێشتر بووبوونە هۆکاری لە ناوچوونی چەندەها میلەت بێ ئەوەی فەرمانی ڕاستەوخۆی لەخواوە بۆ بێت گەلەکەی جێهێشت. اینجا لەبەر ئەوەی ئەمە سەبارەت بە حەزرەتی یونس و نزی خراوەکان بەلادان دادەنرێت، ئەوە دەستی خوایی خستێ ناو دەریاوە و سچی نەهەنگەوە. لەم کاتەدا کە سەرجەمی هۆکارەکان لە کار کەوتبوون، حەزرەتی یونس بە ئیدراکی پێغەمبەرانەی خۆی هەستی بە حەزرەتی سازێنەری هۆکارەکان کرد و ڕووی لێ دەکات و لێی دەپاڕێتەوە.
قورئان دوعاکردنی ئەو لە جێگایەکدا بەم شێوەیە بەیان دەکات: فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك. چونکە خوای گەورە نە لە زات و لە کاروبارەکانیدا هاوێنە و هاوشێوەی نییە، هەر شتێک ببێت تەنها بەخواست و ویستی تۆ دەبێت، ئەو شتەی تۆش نەتەوێت هەرگیز نابێت. واتە کەوتنی من بۆ ناو دەریا خواستی تۆی لەسەر بووە، ڕزگاربوونیشم تەنها بە مەشیئەتی تۆ دەبێت. إني كنت من الظالمين. لێرەشدا دام پێدانان و لەم دام پێدانانەشدا تەوبە هەیە. لە ڕاستیدا هەموو پێغەمبەرێک لە بەرامبەر ئەو ذلە بچووکەوە کە ئەنجامی داوە بە جۆرێک تەوبەی کردووە کە لەگەڵ بارودۆخەکەیدا بگونجێت. بۆ نمونە حەزرەتی ئادەم فەرموویەتی: قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. حەزرەتی موسا بەم جۆرە پاڕاوەتەوە: رب إني ظلمت نفسي فاغفر لي. سەبارەت بە پێغەمبەرمان دوعایەکی لەم جۆرەم نەبیستووە، بەڵام لەو دوعایەدا کە فێری حەزرەتی ئەبوبەکری دەکات و بە اللهم إني ظلمت نفسي ظلما كثيرا دەست پێ دەکات کۆمەڵێک ڕستەی تێدان کە تەریبن بەم مانایە. ئاەتەکەدا زایەڵە و سەدای بڵندی ڕاگەیاندنی بەرزی و مەزنی خوای گەورە بەدەردەکەوێت. پاشان لەو کاتەدا کە هۆکارەکان بە تەواوەتی دەستەوەسان بوون، حەزرەتی یونسیش هۆکارەکان لە کاریگەریدا دەبڕێت کە ئەمەش زۆر گرنگە. لە ڕاستیدا هەموو کەسێک لەو ساتەدا کە تێگرای هۆکارەکان بێسوود دەبن، بیەوێت و نەیەوێت ڕوو لە خوا دەکات: سبحانك إني كنت من الظالمين. ئەم زاتایە دەردەبڕێت. لێرەدا هەم دانان بە هیچبوونی خود و هەم ڕووکردنە خوای گەورە و داواکردنی شەفەقەتی ئەو لە ڕێگەی ڕاگەیاندنی ستەمکردن لە خودەوە بوونیان هەیە. خۆی لە خۆیدا یەکێک لە گرنگترین ڕێگاکانی بەدەستێنانی ڕەحمەت و لێخۆشبوونی خوایی بریتیە لە دانانی بەندە بە تاوانەکانیدا، کە ئەمەش لە هەمان کاتدا بریتیە لە ڕێگەی پێغەمبەرە بەڕێزەکان. لێرەدا خاڵێکی دیکەشەیە کە بەدیعوزەمان ئاماژەی بۆ دەکات، ئەویش ئەوەیە کە ڕستەی لا ئیلەهە ئیلا ئەنت ڕووی لە ئایندەمانە. بەڵێ ئەگەر لە ڕوانگەی دەستوری ڕەوانبێژی گونجانی حاڵ لەگەڵ مەقامدا لە بابەتەکە بڕوانین، چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی کۆمەڵ، تەنها خوای گەورەیە کە لە هەموو تاریچیەکان ڕزگارمان دەکات و بە ڕووناچی و کەناری ڕزگاربوونمان دەگەیەنێت. ئەمەش لە ڕێگەی ئیلەهە ئیلا ئەنتەوە گوزارشتی لێکراوە کە سەرجەمی جۆرەکانی تەوحید ڕادەگەیەنێت. بەڵام لێرەدا پێویستە ئاماژە بۆ خاڵێکی دیکەش بکرێت. حەزرەتی یونس لە حاڵەت و بارودۆخە تایبەتەکەی خۆیدا فەرموویەتی: جگە لە تۆ خوای تر نییە. ئێمە و مانانیش پێویستە لە حاڵ و بارودۆخی تایبەتی ئێستامانەوە لا ئیلەهە ئیلا ئەنت و لا ئیلەهە ئیلا الله بڵین و ئەمە ژوا هەز دەکەم زیاتر لەگەڵ باری حاڵی حازرماندا دەگونجێت. جگە لەمە دەتوانین ئاماژە بۆ ئەم چەند لایەنەش بکەین. ئەگەر پاڕانەوە و لاڵانەوەی حەزرەتی یونس لە شەودا ڕوویدا بێت، ئەوە بە بەڵگەی ئاەتەکانی وەک الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور هەروەها وتركهم في ظلمات دەردەکەوێت کە مرۆڤ لە دەرەوەی ڕووناچی غەرقی چەندەها تاریکی دەبێت و هەندێک لەو تاریچیانەی کە چواردەوری حەزرەتی یونسیان تەنیوە بریتین لە خەمی ڕەش و تاریکی ئەو تاوانەی ئەنجامی داوە لە ناخیدا و شەرمکردنی لە کاتی ڕووکردنە خوا و پاڕانەوەدا و تاریکی ڕاستەقینەی شەو و پاشان جێگەی تاریک و ترسناچی وەک بنچی دەریا و سکی نەهەنگ. شایانی باسە حەزرەتی یونس پێش ئەوەی کە گرفتاری ئەو حاڵە ببێت، پێغەمبەر و خواناسێکی وەها بوو کە هەست بە تەوحید و تەجریدی لە هەمان ئەم ئاستەدا بکات. بەڵگەی ئاشکراش بریتیە لە ناڵینی ئەو لە وشەی سوبحانەکەدا کە ئەمەش ئەم واتایە دەگەیەنێت: ئەی پەروەردگار،
دان دەنێم بە حەقبوونی ئولوهیەت و داخوازیەکانی حیکمەتتدا و پەنات پێدەگرم و دەمەوێت لە بەرامبەر مەزنی خۆیەتیەوە ئاواری دەستەوسانی و لاوازی خۆم کەم هەرچی ئینی کونت من الظالمینیشە جگەلەوەی کە پێغەمبەرانی مەزن بچووکترین لادان بە شتێکی گەورە دەبینن هیچی تر نییە لە دامپێدانانێکی لەم جۆرەشدا مانایی ئەمە حاڵمە و لە تۆش پەنهان نییە بوونی هەیە ئەمەش وەک عەرزی حاڵی ئەم شاعیرەوەیە کە وتویەتی من چەندەها پێداویستی و تۆش چەندەها زانست و زانیاریت هەیە بێدەنجیم گفتارێکی ڕاستەقینەیە وەڵامی کەسێکیش کە هەڵبژێراوە و بە جۆرێکیش پاڕاوەتەوە کە شایانی هەڵبژێراوەکان بێت دیار و ئاشکرایە ونجيناه من الغم اللهم كما نجيته فنجنا من الهم والغم بحرمة من أرسلته رحمة للعالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله أجمعين